هەورە نژامەیە بچنە فینلاندا دوو کەس بربژێرên سەرکەفتی لەگەڵ منن یەک برێز محیس محەممەد عزیزی بربژێری سەرکەفتی بۆ ئەنجومەنە شارەداریە تورکو هەروەسا خاتون شەیدا سوهرابی بربژێرا سەرکەفتیە شارەداریە هەلسینکی لەگەڵ منن کاک محیس و خاتون شەیدا گەلەگەلێکی پیرۆز بە لەوە هەردووان ژی سەرەتا ئەمەوێ لە خاتون شەیدا پرسیار بکەم ئێوە 18 کەس بوون سەرکەفتن بە دەست خستیە بگشتی بۆ سەرکەفتنەوە ئاستا بەشداریە کوردên فینلاندا هون چاوا دەبینن لە وڵا زۆر سپاسان ئەەکەم بۆ ئەوەی کە داوەتان کردە بێم لێ لەگەڵتانە لە ڕووداوە قسە بکەم ڕاستی شانازیە بۆ من ڕاستی خۆم ئەوەی کە ئیشم کرد لە ئەم کامپانیا وا کردمە بۆ شارەکەی خۆم ئیشم کرد بۆ خەڵکی هێلسینکی یعنی من وا هەست دەکەم کە ئەو کوردانە کە سەرکەوتوو بوون توانیانە دەنگ لە فرێش شوێنەکە بێرن نەکو لەگەڵ ینی دەنگ هەر لە کووردا بێرن دەنگ لە بەشێک بێرن دەنگ لە زۆر شوێنێک بێریتی کە بتوانانی سەرکەوتوو بیت باشە کاک محیس جارێک دیکە پیرۆزبایی لێتان ئەکەم ئەس قسەیەک هەبوو دەگوتن ئەگەر هەمی کوردên فینلاندا دەنگ بدان هەر 37 کەسێن بربژێر وێ سەر بکەتەنە ئەو قسە چەندێک ڕاستە سڵاو ڕێژە حورمەتم هەیە و هیوادارم ئێوەش سەرکەوتوو بن تەمان من بڕوام بۆ نییە کە هەموو کوردەکانی فینلەندا دەنگی بدایە و هەموو کوردەکان سەرکەوتووە بن و هەشتێکی هەر ئەسڵ معقول نییە بۆ لەبەرەوە کە ڕێژەی دەنگداین لە ناو فینلەندیەکانە زۆر کەم بووە 50% بووە و پێشم وایە کوردەکانی خۆمان لەوانەیە بگاتە 36% زۆربەی دەنگ نادات بۆیە ئەو محاڵەتانە ئەوانە هەندێک حسابی احتیمالیە بۆیە بڕوان بۆ قسە نیە من کە هەموو کوردەکان بتوانن دەرچن باشە جارێت دەگەرمە جەم خاتون شەیدا سێ ئەولەویەتên سەرەکەیên we di Encumena Şaredariya Helsinki'da dê bin بگۆرە توانی دووبارەیەکێت و پرسیارەکەت لە دوای ئێستا کە ئێوە جەنابتان سەرکەوتونە سێ دانە ئەولەویەتی کاری خۆتان لە ئەنجومەنی شارەداری هەلسینکیدا دەتوانن پێمان بڵێن چی لە بەرنامەی جەنابتاندا هەیە؟ بەرنامەکەم بڵێ یەکێک ئەوەی گرینگە بۆ من دەربارەی مناڵ و دەرس خوێندن کەوەی کە هەمە کتابان بێت و مامۆستاکان بتوانن فۆکوسیان لە دەرس خوێندنەکە بێت ئەوە یەکێک بوو دووهم ئەوە کە ئێستا مناڵ زمانی فینلەندیان جوان نییە زۆر پەنابەرێکیش زمانی فینلەندی فول نییە و جوان نییە لەم گەورە شارانە وەکی هێلسینکی نام تورکو هێماشێ زمانی فینلەندی قوتر بکەینەوە سێهومیش دەربارەی کۆچبەر و پەنابەری سیاسەتی ئەو شتانە کە خۆم زیرەکم لەوانە ئەو سێ شتە بوو کە من فۆکوسم لێی بوو کاک محیس کە ئێوە یەکێک لە سەفتیەکانی شاری تورکۆنە باژاری تورکۆژی یەکش باژارên هەری مەزنیە فینلاندایە نەها di asta şaredariyê de xizmetguzariyek heye ku hûn dikarin bo Kurdên bajarê û şaredariya xwe bikin ke taybet bi we xwe be yan fikra we xwe be ئەگەر دووبارێکی تۆ سپاسێکم بە فەت تێنەگەیشتم بە جوانی مەبەستمەوەیە چ خزمەتگوزاریەک هەیە کە ئێوە دەتانەوێت لەمە و پێدا لە نێو ئەنجومەنی شارەداریدا بیکن هەم بۆ کوردانی فینلاند هەمیژی وەک بۆ شاری تورکۆ طبعا شتێک زۆر گرنگە لەم ساڵانەی ڕابردووە دانیشتووی خەڵکی بیانیەکانی ناو وڵاتی فینلەندا بەتابەت شارەکان شارە گەورەکان زۆر بووە ئەگەر شتێکت پێ بڵێن بە کورتی ساڵی ڕابردوو 4200 کەس لە ناو فینلەندا باریان کردوتە با بڵێن لە دەرەوە لە ناوی فینلەندا هاتوون بۆ شاری تورکۆی ئێمە با بڵێن لەوانە 73% بریتی بووە لە خەڵکی بیانی بۆیە تێکەڵکردنی خۆگونجاندنی فینلەندیەکان و ئەم بیانیانە پێکەوە پێم وایە شتێکی زۆر گرنگە کە ئێمە بێت ئیش لەسەر ئەوە بکەین ئەوە یەکەم دووەم شتیش کە زۆر گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە ئەو گەنجانەی ئێمە بەتایبەت کوردەکانی ئێمە کە شەهادەیان هەیە و لێرە خوێندنیان تەواو کردووە بتوانن لە ئاستێکی بەردا خۆیان ببینن لە بردیانانی شارەکە لە داهاتووە ئەوە بۆ من گەلێک گرنگ کاک من پرسیارێکی دیکەش هەر لە خۆتان دواتر شەیداخان دکەم ئێوە 11 کەس کورد سەرکەوتونە
ئێوە دەتوانن پێمان بڵێن کە لە هەڵبژاردننی داهاتوودا پارتیەکانی فینلاندا چەنە گرنگی بە بەشداری کورد دەدەن یان مەبەستم ئەوەیە چ باندۆرێک لەسەر هەڵبژاردنەکانی پارلەمان چه تەسیرێکی ئەبێت سەرکەوتنی ئێوە طبعا دوێنێ بەندا لەگەڵ لە هێلسینکی بووم سەرۆگۆزیرمان لەوێ بوو و یەکەم شت کە پێم وت گوتم کاتی ئەوە هاتووە بیر لەوە بکەنەوە کە ڕێژەی دەنگدەرانی خارجەکان بیانیەکان زۆر زۆر بووە و بەتایبەت کوردەکان بۆیە شوێن و پێی کوردان زۆر زۆر زۆرە ئێستا و ئەبێ گوێ لێ بگرن ئەگەر بیرێک لە ئێمە بکەین و لە شارەکەی ئێمە بەس دووقاتی خەڵکە بیانیەکان بوون بە ئەندام لە شارەکەی ئەمە شتێکی گەلێک گرنگە و زەنگێکە بۆ ئەوان یعنی زەنگێکە هەم لەلایەنی ئەوەی کە مەسەرەن بیر لەوە بکەنەوە کە ئێمە ئەبێ ڕێگە و پێگەی خۆمانە هەبێت و بۆ داهاتوویش یعنی ئەگەر بیر لەوە بکەنەوە ئێمە لە ناو شارەکەیە 1% هەموو ساڵێک زیاد دەکات ڕێژەی بیانیەکان ئەمە زۆر زۆرە ئەوانیش 1% عادەتەن کەمەکەن بۆ لەبەرەوە پیرە بن و مردنیان زیاتر دەبێت بۆیە بیر لەمە بکەنەوە لە داهاتوو شەیدا خان هەرام پرسیاران بۆ جەنابی ئێوەشە ڕای ئێوە سەبارەت بە تەسیری سەرکەوتنی ئێوە کەسانی کورد بۆ هەڵبژاردننی پارلەمان داهاتووی فینلاندا چییە؟ ڕاستی زۆر گرنگە من خۆم ئەوەی کە بیستم و بینام ئەو کاتە کە خۆم کاندید کرد بۆ پارلەمانی فینلاند 2 ساڵ پێش ڕاستی زۆر پێم خۆش بوو کە بینام کە چەند کوردێک هاتن بە یارمەتی من و چەند نامەیەکیشم ئێستا بووە لە چەند کوردێک لە هەر 4 پارچەی کوردستان پیاو نامە هەناردەوە بۆ من ژن نامە هەناردەوە بۆ من لە هەر 4 پارچەی کوردستانی ڕاستی زۆر زۆر پێم خۆش بووە بەڵێ یارمەتیم گەرەکە لە کوردەکانیش توانایان هەست کە یارمەتی ئەمە بدەن بەڵام وەکوتم پێش ئەمە لە یەکوم پرسیارم لە یەکوم جوابەکەم ئینسان وە حەزەکە ئەشێ چەند کەسێک بتوانێت لەگەڵ ئەو کەسانە قسەکانی خۆی بێرێتە دەر نەکو هەر قسەی کورد دەربارەی کوردستان بەڵام دەربارەی برێت شتێتریش ئەشێ بزانی قسە بکەی بەڵام زۆر گرینگە لامە و ینی بۆ من خۆم پێی گەورە ئەزانم کە کوردەکان بتوان یارمەتی من بدەن وایە خاتو شەیدا ئێوە دەزانن تۆری مەدوی ڕووداوژی گرنگێکی تایبەتە بە هەڵبژاردنەکانی ئەمجارەی فینلاندا گروپێکی ئێمە هەبوو لە فینلاندا ڕووماڵێکی تایبەت بۆ هەموو ئەو کردانی کە تێدا بەشداربوون دەکرد هیچ کاریگەریەکی هەبوو لەسەر سەرکەوتنی کوردانی بربژێر بەڵێ ینی ڕاستی خۆت ئەشێ ینی ئیشی چی لێ بکەی ینی ئەو کەسە کە خۆی پاندی دەکا بتوانێت هاوکاری بکات لەگەڵ گروپە ئەو گروپانیشە کۆنتاکتی تۆ بکەن بڵێ ئەو چه تاثیری بووە گەلەک سپاس بکەم کاکم مۆیس ئەمە ڕای جەنابشتان وەربگرم ڕۆلی ڕووداو لەم هەڵبژاردناندا بۆ سەرکەوتنی هەموو بربژێرەکانی کورد چۆن دەنرخینین طبعا بێگومان ڕۆلی ڕوودا و گرنگە و من بۆ خۆم لەلایەنی خۆم زۆر سوپاسیانەکەم کە دەستیان دیار بوو بۆ هۆشیارکردنەوەی خەڵکەکەی لای ئێمە بتانێ و نەتانوێت زۆر کەسی لای ئێمە هەیە ئەوانەی کە لێرە نیشتەجێ بوون و بەتایبەت ئەوانەی کە تۆزێک بەتەمەنن گوێ لە ڕووداوەگرن و بۆ هۆیەوە خۆیان کۆ کردوتەوە و کۆڵەکەیان کردوتە شانەوە بەرەو دەنگدای ڕۆیشتوو زۆر سپاس بێهێوایی سەرکەوتنی زیاتر بۆ هەردوو برێزان برێز مۆهیس محەممەد عزیزی بربژێرێ سەرکەفتی بۆ ئەنجمەنە شارەداریە تورک و هەرسا شەیداخان سۆهرابی بربژێرە سەرکەفتیە شارەداریە هەلسینکی گوێگەلمە بوون گەلەک سپاس بکەم زۆر سپاس بۆ هێوەش زۆر سپاس